بابڕانی بەردەوامی کارەبا و کەمئاوی هاوینێکی سەخت لە ڕێدایە. هاوینی ڕابردوو دوای شەپۆلێکی بەرفراوانی بڕانی کارەبا کە ناڕەزایەتی گشتی زۆری لەکەوتەوە، بەرپرسانی وەزارەتی وزە بە جەختکردنەوە لەسەر پلاندانانی ورد بۆ هاوینی داهاتوو ڕایانگەیاند کە بڕانی ئاو و کارەبا چیتر دووبارە نابنەوە. هەندێک تەنانەت لەوەش بەولاوەتر چوون و بەڵێنیاندا کە بە هاتنی وێزگەی کارەبای نوێ و بەکارهێنانی وزەی جێگرەوە وڵات دەگاتە قۆناغێک لە سەقامگیری وزە. بەڵام واقعیەتی ئەمڕۆ شتێکی دیکە نیشانەدات. نەک هەر هیچ سەقامگیریەک لە دابینکردنی کارەبادا نابیندرێت، بەڵکو دەستپێکردنی بڕانی کارەبا بەر لە دەستپێکی وەرزی گەرما ئەو نیگەرانیی دروست کردووە کە لەوانەیە هاوینی داهاتوو بارودۆخ گەلێک قەیراناویتر لە ساڵی ڕابردوو بێت. لە پاڵ کەمبوونی کارەبا و بڕانی بێبەرنامە و بێ ئاگاداری پێشوەختی بەکارهێنەران، کەمبوونی ئاو بۆ دابینکردنی کارەبا و تەنانەت ئاوی خواردنەوەش کێشەکانی پەرە پێداوە. بەرپرسی فراکسیۆنی ژینگەی پەرلەمان ڕایگەیاندووە کە 30 پارێزگای وڵات لەگەڵ کەمبوونی ئاوی خواردنەوە و دابینکردنی کارەبا بەرەوڕوون. ئەو بەرپرسەکانی تر هەوڵەدەن خەڵک بەو قەناعەتە بگەێنن کە کەمبوونی ئاو و کارەبا بەهۆی وشکە ساڵی و بەکارهێنانی زۆر لەلایەن هاوڵاتیانەوەیە. بەڵام دانیشتوانی ناوچە جیاوازەکانی وڵات کە دەزانن بەرپرسیاری ئەم بارودۆخە قەیراناویە ڕژیم و بەرپرسانی گەندەڵ و ناکارامەند دەستیان داوەتە ناڕەزایەتیەکی بربڵاو لە دژیان. بە پێی راپۆرتی ماڵپەڕی هەواڵی سیاسی پەیام، ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ئەردەکانی یەز ڕۆژی سێشەمە 13 گوڵان یەکێک لە شەقامە سەرەکیەکانی شاریان داخست و لە بەردەم بەڕێوەبەرایەتی کارەبا کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیان بەڕێوەبر. ئەوان کە بڕانی بەردەوامی کارەبا بووەتە هۆی سووتان و لە کارکەوتنی کەرەستە و پێداویستیەکانی کار و ژیانیان خوازیاری قەرەبووکردنەوە و وەبەرهێنانی پێویست لە بەشی پیشەسازی و کارەبادا بوون. ئەوان ڕایانگەیاند کە لە بەڵێنی درۆ و بێناوەرۆک بێزارن و خوازیاری هەنگاوی کردەوەی خێرا و پێویستن. هەر لەم ڕۆژەدا نانەواکانی ئیسفەهان، کرماشان، پارێزگای مازەندەران و هەندێک شاری دیکە لە ناڕەزایەتی بە بڕانی بەردەوامی کارەبا کۆبوونەوەیان ئەنجامدا. ڕۆژی دووشەممە 15 گوڵان بازرگانانی بازاڕی گەورەی ئاسن لە تاران، کەرەج و شەهریار لە ناڕەزایەتی بە بڕانی بەردەوامی کارەبا دوکانەکانی خۆیان داخست. ئەوان کە بۆ ماوەی 3 ڕۆژ کارەبایان نەبوو لە کەم تەرخەمی بەرپرسان و پێڕان نەگەیشتن بە کێشەکانیان تووڕە بوون. لە کەرەج جگە لە بازرگانان ژمارەیەک لە هاوڵاتیانیش بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر ناڕەزایەتیان دەربڕی. ئەوان ڕایانگەیاند کە کەرەستە کارەبایەکانی ماڵەکانیان سوتاوە و لە کار کەوتووە و پێویستە حکوومەت زیانەکانیان قەرەبوو بکاتەوە. خەیرانی ئاو، کارەبا و ئابووری و ئاسایشی کۆمەڵایەتی ناوچەیەکی بەرفراوانی وڵاتی لەگەڵ ئاڵنگاری جددی بەرەوڕوو کردوێتەوە. ئارمانی ملی ڕۆژی سێشەممە نووسی یەکێک لە کێشە سەرەکیەکانی بڕانی کارەبای ئەم دوایانە نەبوونی زانیاری و شەفافیەتە. هیچ خشتەیەکی فەرمی وردوجێی متمانە سەبارەت بە کات و ناوچەکانی بڕانی کارەبا بڵاو نەکراوەتەوە و هیچ بەرپرسێک لە بەرامبەر پرسیارەکانی خەڵک دەربارەی هۆکاری ئەم دۆخە وەڵامدەر نییە و هەموو شتێک لە بێدەنگی و سەر لێشێواویدا بەڕێوە دەچێت. هاوڵاتیان ڕایانگەیاندووە کە لە هەندێک ناوچەی شارەکان لە دوو ڕۆژی ڕابردوودا کارەبای ماڵەکانیان دوو جار و هەر جارە بۆ ماوەی 2 کاتژمێر بڕاوە. زۆرێک لەوان دەپرسن بۆچی هێشتا وەرزی گەرما نەهاتووە وڵات ڕوبەڕووی قەیرانی کارەبا بووتەوە؟ چ گەرانتیەک هەیە کە ئەم بارودۆخە لە هاویندا نەبێتە قەیرانێکی بەتەوامانە؟ ئەو بارودۆخە ژیانی لە خەڵک تاڵ کردووە و زیانێکی زۆری دارایی لێکەوتوێتەوە. جگە لە هاوڵاتیان یەکێک لە گرنگترین قوربانیەکانی کەمبوونی کارەبا لە وڵات پیشەسازیەکانن. پیشەسازیەکان کە دەبوایە لە هاویندا لەگەڵ قەیرانی کارەبا بەرەوڕوو ببنەوە، ئەمساڵ هەر لە بەهارەوە بڕانی بەردەوامی کارەبا ئەزمون دەکەن. بە پێی راپۆرتی تجارەت نیوز، پێشتر شارۆچکە پیشەسازیەکانی پەردیس، سەفادەشت، دەهەک، عەباساوە و سولەیمانی ڕایانگەیاندبوو کە بڕانی کارەبای یەکەکانی ئەوان لە یەکەم ڕۆژی گوڵانەوە دەستی پێکردووە. بەڵام ئەم جارە وا دیارە لە نیوەی گوڵانەوە سەرجەم شارۆچکە پیشەسازیەکان لەگەڵ کەمی کارەبا ڕوبەڕوو دەبنەوە. یەکێک و ئەلبەتە تەنها یەکێک لە هۆکارەکانی کەمبوونی ئاو بریتیە لە لێدانی بیری زۆر لەلایەن دار و دەستەکانی پەیوەندیدار بۆ کشت و کاڵ و پیشەسازی تایبەتی. گرنگتر لەوە بریتیە لە سیاسەتی ڕژیم و گوشارخستنە سەر جوتیاران بۆ گەیشتن بە ئاستی خۆبژێوی. ئەم سیاسەتە نادروستە و نەکردنی وەبەرهێنان لە پیشەسازی پێشکەوتوی کشت و کاڵی بووەتە هۆی بەفیڕۆدانی ئاو و وشکبوونی کانیاوەکان و
سەرچاوەکانی دیکەی ئاو. هەر هەمان کێشە لە پیشەسازی کارەباشدا ڕووی داوە. نەکردنیوە بەرهێنان لە دابینکردنی وێزگەی کارەبای نوێ و چاکردنی وێزگە کارەباکانی ئێستا و هەروەها دروستکردنی بەنداوەکان بە گوێرەی بەرژەوەندی پەیمانکارانی سوپا و هەتێت لە پاڵ وشکە ساڵیدا ڕۆڵێکی سەرەکی لە دابینکردنی ئاوی بەنداوەکان و لەو ڕێگەیەشەوە دابینکردنی کارەبادا هەبووە. ئەو ناڕەزایەتیانەی کە ئاماژە بە چەند حاڵەتێکیان کرا لەسەر بەستێنی بەردەوامی کەمبوونی ئاو و کارەبا لە هاوینی داهاتوودا دەتوانێت پەرە بسێنێت. لەم حاڵەتەدا لە پاڵ ناڕەزایەتی کرێکاران، ژنان، دادخوازان، زیان لێکەوتوان و هەتێت ناڕەزایەتی دژ بە کەمبوونی ئاو و کارەبا ئەتوانێت بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی بەهێزتر بکات و ببێتە هۆی باشتربوونی هەرچی زیاتری هاوسەنگی هێز بە قازانجی جەماوەر.